بەڵێستان بەردەوام دەبین تەوەری کۆتای پرۆگرام باستە بابەتێک دەکەین کە کۆنفرانسی نێودەوڵەتی نێشتنی کارکردن لە مناڵان کە لە کۆماری باشووری ئەفریقا و لە شاری دیرپان بەڕێوە دەچێت بۆ ماوەی 6 ڕۆژ بەردەوام دەبێت کە نوێنەری زۆرینەی وڵاتەکانی تێدا و بەشدار دەبن و ڕۆژانە چەندین پانێڵ و سیمینار پێشکەش دەکرێت لەم کۆنفرانسەدا و ڕەشنووسی دوای پێشکەشکردنی ئەم پانێڵ و سیمینارانە ڕەشنووسی ڕێکەوتنامێکی نێودەوڵەتی ئامادە دەکرێت و وەفتێکی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان و کۆنفرانسەدا بەشدارن. وەرگرتی زانیاری زیاتر تایبەتمان بابەتە هۆگرالی ڕەسوول ڕاوێژکاری وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەرێم لە ڕێگەی سکایپەوە لە ئەفریقای باشوور لەگەڵمان میوان دەبێت. کاگۆگر سڵاوت لێبێ، سپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت لەوە دەست پێ بکەم سەرتا گرنگی ئەم کۆنفرانسە لە چیدا دەبینەوە و بەشداریکردنی هەرێمی کوردستان لەم کۆنفرانسەدا گرنگێکی لە چی دەبینەوە؟ سپاس بۆ ئێوە. ئەمە پێنجەمین کۆنفرانسە کە تایبەتە بە نەهێشتنی کارکردنی منداڵ و بڕیار وایە کە ئەمە دوایین کۆنفرانس بێت، چونکە لە کۆنفرانسەکانی کە کۆمەڵێک لە ڕاستباردا پێشکەش کراوە و گرنگی ئێمەش بەشداریکردنی ئێمە لەوەدایە کە وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەمیشە جەخت لەسەر ئەوە ئەکەینەوە کە ئێمە پابەندی ڕێکەوتنامە نێودەوڵەتەکانین و ڕێکەوتنامەیەکی نێودەوڵەتی هەیە بە ژمارەی 1970 لە ساڵی 1990 عێراق تەزیقی ئەم ڕێکەوتنامەیە کردووە کە ڕێگری ئەکات لە کارکردنی مناڵ، یعنی لە نەهێشتنی خراپترین جۆرەکانی کارکردنی منداڵ. بەڵێ بە تەئکید بەشداریکردنی ئێمە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە لەو تەشریعانەی لەو یاسارەی کە لە پەرلەمانی کوردستانە دەرەچێت و بەعدێکی تایبەتە بە منداڵان ئەبێ ڕنگدانەوەی هەبێت. بەڵێ ئێوە وەکو وەفدی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی چۆن ئامادەکاریتان کردەوە بەشداریکردن لەو کۆنفرانسەیە؟ ئێمە تقریبا 3 بۆ 4 مانجێگە بێت لە ڕێگەی ڕێکخراوی کاری نێودەوڵەتیەوە کە ئۆفیسیان ئێستا لە هەولێرە خۆشبەختانە تەنسیقی بەردەواممان هەبووە، چەند کۆنفرانسێکمان کردووە لە ڕێگەی ئۆنلاینەوە و بە بەردەوامی لەگەڵ نوێنەری ڕێکخراوەکەدا لە شاری هەولێرە تەنسیقمان هەبووە و دوجار چەندین توێژینەوەمان بە زمانی ئینگلیزی و عەرەبی ئامادە کردووە لەگەڵ هاوکارانم کە لە شانەکە ئامادەن و ئێمە مناقەشەمان کردووە لەگەڵ زۆرێک لەو کەسانی کە دەوری فعالیان هەیە لەسەر ئاستی جیهانی لە بواری کارکردنی منداڵ. باشە کاگۆگر، ئەو سیمینارانەی کە پێشکەش دەکرێن، ئەو پانێڵانەی یاخودە توێژنانی کە باسی دەکەن پێشکەش دەکرێن، چ دەربارەی ڕەوشی مناڵان و کارکردنی منداڵان دەکرێت؟ ئەو سیمینار و وەرکشۆپانی کە پێشکەشەکرێ عادەتەن لەسەر ئاستێکی نێودەوڵەتیە، بەشێکیان بە شێوەی ئۆنلاین بەشدارن، بەشێکیان ڕاستەخۆ لە کۆنفرانسەکە بەشدارن، نزیکەی 500 کەس لە کۆنفرانسەکە بەشدارن و بە دەیان کەسیش لە ڕێگەی ئۆنلاین و لە سەرانسەری جیهاندا کە دیراسی سەڕوپڕیان کردووە، دیراسی ئەکادمیان کردووە لەم بوارەدا بەشداری ئەکەن لە کۆنفرانسەکەدا و ئەمانە هەمی ئەبێتە هۆی ئەوەی کە ڕەشنووسێک بۆ ڕێکەوتنامەیەکی نێودەوڵەتی دابنرێت و ڕاستپاردن و پێشنیارەکان دیاری بکرێت و دوجار وڵاتانی دنیا پابند بن پێوەی بە تایبەتی ئەو وڵاتانەی کە عەزوون لە منەظەمەی عەمەلی دەولی هەروەکو عێراق لە ساڵی 1932 کە عەزووە زۆرێک لەو ڕێکەوتنامانەی منەظەمەی عەمەلی دەولی کە تەزیقی ئەکات مەفروضە لە تەشریعاتی داخلیە ڕنگدانەوەی هەبێت و پابند بێت. بەڵێ کاکۆگر، گرنگی بەشداریکردن لە کۆنفرانسێکی لەو شێوەیە و هەروەها پەیوەندیدار بە بابەتی کارکردنی منداڵان لە هەر ناوچە و هەر وڵاتێک لە چیدایە؟ بەشداریکردن لە کۆنفرانسە عادەتەن تۆ کاتێک باسی کۆنفرانسیان وەرکشۆپێکەکەی وەکو حەملەیەکی تەوعیە وایە، هەموو کارێک ئەکادمی هەموو کارێک کە بتەوێت مەرحەلەی یەکەم بەبڕێ پێویستت بەوە هەیە کە تۆ مەرحەلەیەکی تەوعیە ببینی، ئەوش بەوەی کە ناساندنی ئەم بابەتێ بە سەرجەم هاو نیشتیمانیانی وڵات بەوەی کە کارکردنی مناڵ زیانێکی هەیە لەسەر ژیانی ئەم مناڵە، منداڵ دەبێت ژیانی مناڵی خۆی مبارەسە بکات، دەبێت تەمەتوع لە ژیانی خۆی بکات، نەوەکو بخرێتە بازاڕی کارە و کار بکات، چونکە ئەمە کاریگەری لەسەر جەستا لەسەر دەروون و لەسەر لایەنی کۆمەڵایەتی ئەم منداڵە هەبێت
مناڵ بە بەردی بناغی دروستکردنی ئایندەدا ئەندێ بە کۆمەلگا ئەگەر بکەوێت کۆمەلگایەکی پێشکەوتی کەبێ وڵاتێکی پێشکەوتی کەبێ مناڵ ئەبێ ڕێگا حەقیقەکەی خۆی بگرێت کە بریتێ لە خوێندن و پەروەەردا بە یەشێ لە ساڵە هەرە سەرێکەکاندا ئەندێکە پێویستە حکومت و وڵاتان گرنگی پێ بدات و ئەبێ بە شێوەیەکی خۆڕایی بۆ هەموو مناڵێکی دابین بکەن یعنی پەروەەردە و خوێندن ئەبێ بە پێویستی خۆڕایی بێت و ئەبێ بە شێوشی ئینزامی بێ هەتا ئەو تەمەنی کە دیاریەکرێت یاسا لە دەستورەکاندا بۆ ئەوەی ئایندەیشی باشتر و گەشتر و پێشکەوتنخوازتر بۆ وڵات دابین بکرێت. باشە کاگۆگر بە شێوەیەکی گشتی وەزارەتی کاروباری کۆمەڵاتیێرم کە لەو کۆنفرانسەدا بەشدار بووە لەسەر داوای ڕێکخراانی ئەو کۆنفرانسە بووە یاخود دەست پێشخەریەکان لەلایەن وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەرێمەوە بووە. طبعا ئێمە هەرێمی کوردستان بەشێکی لە حکوومەتی عراقی و حکوومەتی عراقیە وەکو پێشووتر ئاماژەم پێەیە عزوی منظمەی عملی دەولیە و چەند ئیتفاقیەکی لەم بوارانەیە ئیمزا کردو تەزیقی کردو ئیلتزامەکە پێوەی بە دڵنیایی و لەسەر داواکاری ئەوان بووە و ئێمەش زۆر هاوکاری و هەماهەنگی هەیە لەگەڵ ئۆفیسی هەولێریان لەگەڵ ئۆفیسی بەغان و زۆریان پێخۆش بوو ئێمە کاتێک کە بەشداریمان کردووە لە کۆنفرانسە ئۆنلاینەکانە پێیان باز کە ئێمەش بەشدار بین چونکە ئێمە ئینتریستێک یعنی بڵێن گرنگیەکی زۆر تایبەتمان هەیە بە ڕێککەوتکردنامە نێودەوڵەتیەکان و بە ستاندەرە نێودەوڵەتیەکان و بە ڕنگدانەوەی لە تەشریع داخلیەکانی هەرێمی کوردستان یعنی مەبەستم دەوێت تعلیماتانەی لەو یاسایانی کرد لە ڕێگەی وەزارەتی ئێمەوانێزێ بۆ پەرلەمان و یان بۆ ئەنجومەنی وەزیران دوجار بۆ پەرلەمان ئەمانە ئێمە پێمان باشە و زۆر جەخت لەسەرەوەکەینەوە کە ڕەنگدانەوەی ئەو ڕێککەوتنامە نێودەوڵەتیانە بێت کە دوجار ئەوە لە بەرژەوەندی هاونیشتیوانیانی کوردستاندا بێت. باشە کاکۆگر پێ دوایە تا چەند گرنگە لەم جۆرە کۆنفرانسانە لە ناخۆی هەرێمی کوردستانیشدا بکرێت وەک دەزانین کە کارکردنی منداڵان لەسەر شەقامەکان یاخود لە هەر شوێنێکی تر بە شێوکی بەرچاو دەبینرێت و لە مافەکان یاخود مافی منداڵیان بێبەشن. بەڵێ ئەمە طبعا بەستنی کۆنفرانسیشی لەم جۆرە تەسەور ناکەم لەم کاتەدا لە هەرێمی کوردستان ئێمە بتوانین بیکەین چکە هەروەکو پێشتر ئاماژە گەر لە داهاتووە بکرێت تا چەند پێویستە؟ بەڵێ 190 وڵاتی جیهان بەشداریە کا پێویستی بەدامیکردنی سکیورێتیی زۆر بەخۆت هەیە پێویستی بەدامیکردنی قاعاتی زۆر گەورە هەیە پێویستی بە دامیکردنی لایەنی لۆجیستیکی ئەوانەیە ئینشاءالله لە داهاتووە بۆ یعنی تۆ ئەتوانین حەچەنەمەک ئاخیر کۆنفرانسە کە بڕیار دراوەیتە تەواو کە ئەم پرۆژێ ئەم سۆدەیە دانوایترەمە کۆنفرانس بێت و لە ئایندەدا هەموو وڵاتانی جیهان پابند پێوەی بەڵام هەرێمی کوردستان شتێکی زۆر باشە بێت بە تایبەتی کە هەروەک هەموو لایەک ئاگادارین ئێستا لە هەرێمی کوردستان بە تایبەتی دوای شەڕی داعش عادەتەنیشە لە هۆکارەکانی کارکردنی مناڵ بریتێ لە جەنگەکان ئەومان بیر نەچێت ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆری لە نازەحین یعنی ئاوارەی عراقی و ئاوارەی سووریا وڵاتانی کە لە هەرێمی کوردستانە هەن و ئەمانە ژمارەیەکی زۆر لەم خێزانانە مناڵەکانیان لێرنە بازاری کارکردن هەر بۆیە هەرێمی کوردستان یەکێک لەو مۆنتیقانەی کە ژمارەی منداڵی ئەو منداڵانی کە کارەکە ژمارەکەی زۆرە لە دڵنیاییەوە شتێکی زۆر باشە بێت هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ ناساندنی ئەم مۆنتیقەیە کە ئێمە ژمارەی زۆر لە مناڵی لەو مناڵانە هەیە کە کارەکەن و ئێمە هەر شتێک لە هەرێمی کوردستانە بکرێ ئێمە بە خۆشحاڵی وەکو وەزارە دەتوانین پێشوازی بکەین ئەگەر ئیمکانیت لە حکوومەتی دەوڵەت باشە کاگۆگر دەمەوێت ئەوە باس بکەم دیارەکە لە کۆنفرانسەکە داروەک ئاماژەت پێدا چەندین سیمینار پێشکەش کراوە چەندین پانێڵ پێشکەش کراوە توێژینەوە پێشکەش کراوە لەم بابەتانە یاخود لەم بابەتانی کە پەیوەندیدارن بە ژیان و مافی مناڵانەوە لەم کۆنفرانسەدا پێشکەش کراوە جیاوازیەکان لە نێوان وڵاتاندا بۆ کارپێکردنی مناڵان و بەدەزێنانی مافەکانی منداڵان لە ئاستێکی زۆردایە جیاوازی بەدڵگای و ئێستا لە سەراسەری جیهانە 160 ملیۆن منداڵ کار دەکات یعنی ئەم 160 ملیۆنە بەشێکی زۆریان لە قیتاعی زراعیە کار دەکات و بەشێکی زۆری ئەم منداڵانە لە گروپە میلیشاکانە ئەوە شەر وەکو کارکردنی مناڵی لێ جۆرێکە لە سلێڤەری جۆرێکە لە کۆیلایەتی کردن و بەکارهێنانی ئەم مناڵانە لە فلیمە ئیباحیەکان و وێنەی بڵێن ئیباحیە
و بەکارهێنانی ئەم مناڵانە لە بەرهەمێنان و دروستکردنی موادی هۆڕبەردا و هەموو کاریشیکە کە کاریگەری هەبێت لەسەر جەستە و دەرونی منداڵ هەروەکو جەناب پەناگر هەموو لایەگەزانی کە مناڵ ئەو توانات دەرونی نییە خۆی ئامادەکردبێ بۆ بازاری کارکردن. بەڵێ زۆر سپاس هۆگر عەلی ڕەسوول ڕاوێژکاری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەرێم سپاس کە لێەوە لەگەڵ ئێمە بیت و وەرکت کێشە.